پاشای کور باجره خوش میرا دلال سباسور لسالی که 365 روزه اگر رنگ 300 روزی لسر خرندی بم. حالا رواندز کفته لها مشتی بنابان كثير. رواندز دایکا رواندز ژیانە لە ڕواندزێمە نزانم لە چێوە دەست پێ بکەم لە خەرەندی جوانەوە یان لە دۆڵی ئاکۆیان هەرەوەندە نییە بچم بۆی کفتەکان تاقی بکەمەوە یان دۆرمە تایبەتەکەیان خەرک لێرە زمانێکی تایبەت بە خۆیان هەیە شێوەزارێکی زۆر تایبەت باشترە ئەوان خۆیان باسی خۆیان بکەن چونکە من هەتا بەیانی باسییان بکەم ناتوانم ئەو جوانێتان وەکو پێویست پێنیشان بدەم. باسێکیەوەم بۆ بکە چۆن ڕەواندز توانێتی ناسبا بە بێخاڵ. ڕواندز دایکە ڕواندز ژیانە بێخار و دۆراکۆ و ئەو منتیقەی دیانەوە ئەوە ئەولادە فەرحە لێ بووتەوە زلکیش و عادەت تەقاعد هەمووی پشتبێندی گرێگرێ بووە گرێ بووە ئەمە پێرەی ڕانگتۆغەن سەردەمی خۆی هەموو ڕانگتۆغە بەڵام منتیقەی بادینا پێرێن شەک و شەق هەر ئێکەوە ناوەچێ بەس ئەمە منتیقەی ئەیرێنی ڕانگتۆغە ئەی تایبەتمەندی خەڵکی بێخاڵ چییە وەکو کەساتێکی بێخاڵ بێناسی خەڵکی بێخاڵمەوە خەڵکی بێخار بە حەقەت یانێ بێخار منتیقەکە کە بە سەیدەکانەوە مەشهوورە بەڕێزتان هەر سەیدن یعنی بێخار سەید ئەڵەن بێخاڵ یان بێخار ئێرە حەسەب معلوماتیان من جێم لێ بووە ئێرە بای ئەوەندەی ئاو نەبووە کە دەستمێژی بشوات کەم بووە نەبووە ئەو دار چناری لێدایە ئەو دار عەسایە گۆپاری خۆی لێدایە ئەو ئاوە لێ دەربووە حەسەب معلومات ئەرێکە گەڕاوە گوتێ پاشای گوتی کاکە من ئەو گەریەمەوێ گوتی باشە ئەو گەریە بێخێرت لۆ چییە ئەو گەریەمە نەیزانی ئاو لێ دەربوو ئەو بێخارە لەسەر ئەو بێخێرەی هات لەو بێخێرە هاتووە لەو بێخێرە ئەلحان هاتیمە سەر خەرەندی ڕەواندزێ ئەبێم کەس لێرە وێنەیەکی گرت بێت لەگەڵ ئەم دیمەنە جوانە مامۆستا بەردەوام بە ڕستمێکم با هەبێ منیش لێرە دەستەکانە خۆش بێت سڵاو لەبێت چۆنیت ئەحواڵت چۆنە تەندروستیت خەڵکی ڕەواندزی بەڵێ خەڵکی ڕەواندزیش و هێشتا هەر دەیت کە بەردەوام ئەم دیمەنا نابینی و وێنە نەگری لە ساڵی کە 365 روزه اگر رنگ 300 روزی لسر خرندی بم. بێ بۆ خەرن ڕاستم گرتنیان هەر بۆ هەر دۆست و برادر و خۆشەویستان دێنێ ئێران کە شوێنێکی زۆر تایبەتە سەرخەرن دواتریش بۆ وێنێگەتن بۆ هەم بۆ سروشتەکەی و هەمیش دۆست و خۆشەویستان دێنێ ئێران دیمەنێکی هەیە چەندێک لەگەڵ یابی هێشتا هەر شتی نوێیتیا ئەبینی هێشتا هەستەکەی چاو تێر نەبووە لەوەی کە بینی ڕێک وایە خۆی جگەل کە ڕوانە شوێنێکی گەشتیاری سەرنجڕاکێشە بۆ منی فۆتۆگرافەر سوودی گەلک زۆرە بەردەوام کۆنتاکم لەگەڵ کۆمەڵێک برادری گروپێک کە دەیانهێنە ئەوروپیەکان ئەمریشەکانە ئەوانە وڵاتانی سکەندە نافی پەیوەندیم پێواکەن دێنێ ئێرانە جگە لەوانە شوێنەواری مێژویەکانیشان پیشاندین کە دەوڵەمەندە ئەو شارە بەوە رواندوز جانا جان شار پاشای کور باجره خوش میرا دلال سباسون بیرود که تگازی خرندی آرامن بیرود که تگازی خرندی آرامن کورکو هندرین نو بدار الدور کورکو هندرین نو بدار
خەڵکی ڕەواندز تەبیعەتیان چۆنە؟ والله خەڵکی ڕوانە زۆر باشن بەغیرەتەن شەڕ هەموو لەسەر ڕوانزێ و ئەو لە هەموو جیا سوال کە شەڕ لە ڕوانزێ و لەسەر ئەو دۆرەی بوو بۆ ئەو دۆرە مابوو ئیدیکا لادی هەموو گیرا و بەس ئێرە مابوو ئەو دۆرە ئەم دۆڵە هەر نەگیراوە بە ژیانی هەر نەگیرا بوو چکە خەڵکی ڕەواندز پارێزگاری لێ کردو هەموو خەڵکی گوندەش هەموو ڕەشید بوو هەموو لەو تیای من ماخۆشەوەش نەداتنەوە ناوەکەی ڕەواندز یان ڕەواندوزە ڕەواندوز دوز دووس ڕەواندوز لە ڕەواندز ئەڵێن ڕەواندز وەڵی بەزاراوە یا هەندێک کەس لە کەسە هەندێک دەری ڕەواندوز هەندێککەرێن ڕواندوس. لە بازاری ڕەواندزم دوو کات ژمێری ماوە بۆپان کەسە بە تەمەنەکان زیاتر لێرە کۆبنەوە قسەی خۆش جاورن تایبەتمەندی خەڵکی ڕەواندز پیشانتان بەم کە چۆن چۆنی. سەلام عەلەیکوم چۆنن ئەحواڵتان؟ حاجی بابەتی ئەو کۆکردنەوەی ئەرشیفی و کەسانەی کە لە ڕەواندزا بوونەوە کە کۆچیروایان کردووە چییە؟ وڵای من بخۆم لە ڕۆژێ هەمە تاریخە ئەنیسم بۆن منە یادگاری وشتی شتیان نووسیوەتەوە؟ مفەکەری هەموو ڕۆژێ چە قەومی ئەنیسم مفەکەری 55 سارمی هەتا ئێستانی چۆن ئەزانن ئەو کەسە خەڵکی ڕەواندزیان؟ وڵای ئەمە کە گەشتێ گەزێکی ئەرەی ئەگەر وەنگۆ ئێزا ئەزانی ڕەواندزینە یعنی چییە؟ لە باتیواری ئینجا ئەمارین ئێزا کەوت گو ئێزا ئەزان خەچی ڕوانزی دۆڵی ئاکوان هەندێک کوشە هەیە لە ڕوانزیە لە شوێنەکانی تردا نییە مثل خەڵکی زۆر بە خوانچێرێن سینی ئەمە پێرێن خوانچە خوانچە وشەکی زۆر جوانە ئەنی زۆر کوردانەیە جا لە جاتی بڵێن بڕۆ ئەڵەن هەر بڕۆ ئەڵەن چی هەڕوو یان بڕوو؟ هەڕوو 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 لێرە هەڕوو ئەڵەن هەندێک چیرۆکی ناخۆشیش هەیە لەسەر خەرەن چەند کەسێک لەوێ خۆی ئەرێوەڵا 4-5 کەسا ئاگا لێ بووە خۆیان فڕدایتە خەرەندی و مردینم کوڕە خارەکی من دوو بوون دوو کوڕە خارم هەبوون ئەجمکە بوون هاتبوونە سە خەرەندی ئێکات بۆ گۆت بوو ئیدیکە تێکەت ئێزە ئەلعانیش عالم هەرە بە گومانان نزانین نە ئەوی بەدەستی تێ هەردا نە بە خۆ تێکەتیە باسێکی خەرەندم بۆ بکڵن چیرۆکی خۆش و ناخۆش وڵا خەرند ئۆتانێ هەندە کەس خۆتێ تاوێ و هەندە کەس ئەردا برنجێ تێگەی هەندە کەس تێکەوی ئاویشتی تێدا ئالە خوای گەورە قەپات کردی هێزە برنجێ ژوورە تایبەتەکەی مامۆستا زرارە بەری هەموو ئەو شتانەی لێرەنی مامۆستا زرارە بەر هیچیان دەستکاری نەکراوە خوان هێشتونەتەوە هیچ دەستکاری نەکردیا برادران هەبوون برادری عەزیزی بوون کە هاتن ڕاست کلیلەکەیان لەمە وەرگرتیان ئەو ژوورە نابی هیچ کەس دەستکاری وەکو پەیمانگایەک بوو ڕۆڵێکی باشی گێڕاوە ئەگە برێمە ئەو وەختی دەهەنجی پەیمانگا لێرە نەبوون بەڵام پەیمانگایەک بوو دای نابوو لەوێن لەوێ کۆمەڵە هەبوو دوو ئۆتێ هەبوون هەموو ئێوارە سەعات دوی ئەو تەڵەبانە لە دەخڕونەوە خوا عمریان درێژکە هەموو جێڕایل بوون دەبەریدا ئەنیشن خزمەتیان نەکرد لە ئەوەی قاعەک هەبوو لە مەکتەبی پاشای گەورە لەوێدا هەموو شتیاندا نابوو ئەمە ئەو دی مامۆستا زرارە ئەو دەکەی خۆ بوو لە بەغدایەک کڕی کە هەراتین لۆ ئیرانن ئەوەی دەدەستگرت نەیهێش بزربی دەگە خۆ هینە ئیران واتامە چەند ساڵە هەیە وەلا وابزانم هەفتاوێک
مامۆستاگیان سوپاس دەکەین بۆم دەرفەتە بۆ ئەم دیوەخانە سەلامت یا خۆن گۆش بەخێر بێن لۆ دیوەخانی پاشای گەورە دیوەخانی پاشای گەورە کۆکەرەوەی هەموو ئەرشیفە زۆر تایبەتەکان بە تایبەتیوانی ڕوانزیش مامۆستا حەزەکەم یەکەم جا لەو بڕوان دەست ئەو بڕوانەی چێ ناوتە کامیانی ڕوان دزە بۆچی بەکار هاتوونی چ سەردەمێکە ئەو سەردەمی ئەو بڕە سونعەکەیان ئەگرێت 1936 سەرچی ئینگلیسی پێگوترێ یەکەچیان باقی دیکە بڕنەوە ئینگلیسی بڕنەوەکە لە هەموو شۆڕشەکانی کورد هەتاکو و برین پرۆسی ئازادی بەکار هاتینە لە هەموو شۆڕشەکان تەسیراتیشیان زۆر بەقەوت وەکو قەناس و بیکەیسی وشتی ئێستا برین بە تواناتر بووینە باشتر و نەخراپتر مامۆستاجگەلەوە کۆمەڵێک ئەرشیفی زۆر گرنگ بە تایبەتی لە بواری ڤیدیۆیی و وێنە و ئەو شتانشتا لە بواری ڤیددیۆی لە هەشتایەکان کە تەلەڤزۆن زۆر هیوایەتم بوو ڕۆژێک لە ڕۆژە کامێرەکەم دەستکەوی بە هەر شێوەیەکی لە هەر جێشێوی زۆر گەڕام لە هەولێرێ نەبوو بیکڕم برادێکە بوو ناوی ساڵە بکانە بۆ ساڵە کەشخا ساڵە ڤیددیۆ هەر بەخۆی ناوی ئەوە بوو داوام لێ کرد گوتی لەکوێت لۆدینم بە قاچاق مەمنوع لێرە ڤیددیۆکی نەقالی لۆهینام ڤیددیۆکە کاسێتی VGS ئەخوار گەورە بوو بە پلی تو ئەکرد و کامێرەکەش وەکو دەبانچێکی لەبەر چاوە دوو بەو شوێ بەکاردێنە ئەو ئەرشیفە لە پشتنەوە زۆر بێ هەرە زۆری ئەوانە ئیشەکەن ئەتوانن ینی مەسەلەبازرێتەوە بۆ بەرێ نەقریانەکردنوسە USB و CD ئەو شتانە ئەتوانین ئەوم بەکارهێنا ئەو ڤیددیۆ GVC دەگەر ئەو ئەستا ئەلێرێ لەو هاوەی M7 هەتاکو 85 بەکاربینا باقی دیکە فرێدا.
جا مامۆستایەکیشمان لای لێرە وێ سردێکی ئاینیشمان پێشکەش بکە ئەوژتان هاوکاری بن لەگەڵێ بەڵێ